کۆتا پرسیار دکتۆرە گیان دیاردەیەکی بەربڵاو هەیە لە ناو ئافرەتان کە لە دوای منداڵبوون تووشی دڵتەنجی دەبن ئایا ئەمە ئاساییە؟ بەڵێ بێگومان ئەمە ئەتوانین لە حاڵەتێکا بڵێن ئاسەیە لە بەروی کاریگەری هۆرمۆناتە لەسەر خانمەکە بەڕاستی پاش لەدایک بوون لەوانەیە باری دەرونی ناجێگیر بێت لەوانەیە زوو هەست بکات بە دڵتەنگی زۆربەی کات ئەڵێ دکتۆرم لە خۆمەوە ئەگریم بەس پێشتر ئەو هایی نەبووم ئەمەش کۆمەڵێک کار هەیە یەکێک لەوانە کاریگەری هۆرمۆناتە پاش لەدایک بوون یەکێک لەوانە ئەوەیە کە خانمەکە یەکەم جارێتی بەتایبەتی لە خانمانەی کە یەکەم جاریانە مناڵیان بێت لەوانەیە هەست کات بەوەی ببوون منە شەو تا بەیانی نەخۆتەوە مناڵەکەی گریاوە کە ئەمەش سترێس و قەلەکێکی زۆری بۆ دروستەکە فشارێکی دەرونی زۆر کە خانمەکە نەخەوتەوە یان خۆت بەهۆی لە ڕێگەی دیش بۆ نمونە لە ڕێگەی شیرپێدانی سروشتیەوە بێ کە لەوانەیە مناڵەکە چەند جارێک هەستێتەوە و ناچار بێت کە شیر بدات بە مناڵەکەی و ئەمانش پاش لەدایک بوون بۆ منە خانمەکە بڕێک خوێن لەبەری ڕۆیشتووە ینی لە کاتی لەدایک بوون ئەمانە هەمووی کاریگەری ئەکات بەڕاستی لەسەر ئەوەی کە خانمەکە لەوانەیە لە پڕێکا دڵی تون بێت بێزار و بێتاقەت بێت خەوتنی وەکو پێویست و وەکو جاران نەبێت بۆیە ئەمەش ئەتوانین بەڕاستی چارەسەر بکرێت بە شێوەیە کە پاڵپشتی خێزانەکان و هاوسەرەکەی زۆر زۆر گرنگە لەم کاتەیە بەڕاستی ئەبینی خانمەکە شەو تا بەیانی نووسووە بە دیار مناڵەکەیەوە کێکێک لە ماڵەوە لەگەڵی بێت و یارمەتی بدات ئەوە زۆر زۆر ئەو فشارە دەرونی و کاریگەریە کەمەکاتەوە وەک لەوەی خانمەکە پاش لەدایک بوون خێزانەکەی بەجێ بێڵێت و بەتەنیا بێت پاش لەدایک بوون کە ئەمە بەڕاستی لەگەڵ ئەویانین بەڵکو پێویستە پاڵپشتێکی زۆر باش بکرێت پاش لەدایک بوون هەم هاوکاری بکرێت لەلایەن ئەوەی کە ئاگاداری مناڵەکە بن لەگەڵ یاچکە خانمەکە ناتوانێت بەڕاستی تۆ ئێستا چەند شەوێک لەسەر یەک نەخەوی و بەڕۆژ بە خەبەربی ناتوانانی ئەمەش کاریگەریکی دەرونی فشارێکی دەرونی زۆر دروستەکە لەسەرت بەڕاستی بەڵام لە حاڵەتێکە هەندێک کات هەیە ئێمە ئەڵێن ئەمە ئاسایی نیە پێویستی بە زووترین کات بەسەردانی پزیشکەیە لەوانەیە بێت هۆی گۆڕانکاریەکی دەرونی لە خانمەکە بە جۆرێک خانمەکە دڵتەنگەکەی زۆر زۆر بێت ینی حەز نەکات بچێتە لای مناڵەکەی یا شیر بدات بە مناڵەکەی نەوێت مناڵەکەی ببینێت نەوێت هاوسەرەکەی و یان کەسانی دەوروبەری ببینێت بە جۆرێک خەمەکەی ئەو نەزۆر بێت بەردەوام بکرێت یان بێت لە ژوورێکی تەنیا بێت یان کاریگەری نەرێنی هەبێت لەسەر ئەزێدانی خۆی یان مناڵەکەی لەم حاڵەتەیە پێویستە بە زووترین کارسەردانی پزیشکی پسپۆر بکات. میهرەبانی دڵسۆزی و لێزانی